لە واشنتنەوە میوانێکمان هەیە دانیال پۆلس سەرۆک و بەڕێوەبەری ئاژانسی پاس LLC کە ئاژانسێکی ڕێوێژکاریە لە بواری مرۆیی و ستراتیژی و سیاسەتی گشتی واکوتم لە واشنتنەوە لەگەڵمانە بەڕێز پۆلس ئەم کاتت باش پێش ئەوەی بێمە لای بەڕێستان لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆ قسەمان لەسەر ئەو هێرشە ئەکرد کە ئیسرائیل کردوویەتە سەر کێڵگەیەکی گەورەی پترۆکیمیاوی لە پارس کە ئەمە ئەوەندەی دیکە قەیرانی وزە لە جیهانە قوڵەکاتەوە. پێت وایە ئەمریکا ڕازی بێ بەم هێرشەی کە ئیسرائیل کردوویەت یان ئاگدار بێت؟ نەخێر من پێم وایە زۆر ڕوونەکە ئەمریکا سەلماندوویەتی ئەم هێرشە و هێرشەکانی دیکەش بۆ سەر وزە بە هاوبەشی لەگەڵ ئیسرائیل کراوە، بەڵام نیگەرانی سەرەکی ئەوەیە کە ئێستا لە سەرەتای ڕۆژانی جەنگەکەداین و جەنگەکە زۆر فراوان کراوەتە سەر ئێران و هەروەها بووەتە هۆی ئەوەی کە کەسی سڤیل خەڵکی سڤیل ببێتە قوربانی و زیانێکی زۆر بەر ئێران بکەوێت و هەروە هێزەکانیان و خەڵکی سڤیل ببێتە قوربانی و هەرێمی کوردستانیش هەمیشە بووەتە ئامانجی ئەم هێرشانە و خەڵکیش کاتێک کە ئاوارە دەبن ڕوودەکەنە هەرێمی کوردستان چونکە ناوچەیەکە کە هەمیشە دەرگای کراوەیە بۆ ئاوارەکان و ئەوەی کە ئێستا دەیبیستین ئەمە جەنگی ئێران و ئیسرائیلە و هەروەها جەنگی ئەمریکا و ئیسرائیلە دژی ئێران ئەمە جەنگەکە تەنیا کاریگەری لەسەر ناوچەکە نابێت بەڵکو لەسەر تەواوی جیهانیش دەبێت. بێگومان جەنگەکە کاریگەریەکەی لەسەر ناوچەکە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان و وڵاتانشی کە دراوسەی ئێرانن دەرکەوتووە، بەڵام قسەکەمان لەسەرەوە بوو کە ئەم هێرشەی کە کراوە بۆ ژێرخانی وزەی ئێرانی ڕەنگە لێکەوتەکەی زۆر خراپ بێت. ئێمە زانین دنیا بە قەیرانێکی گەورەی وزەدا تێپەڕێت و ڕەنگە ئەم قەیرانە قۆڵتر بکاتەوە. ئاماژە بۆکە کە ئەمریکا و ئیسرائیل بە هاوبەشی ئەم کاریان کردووە. باشە لە کاتێکە لە هەوڵی کردنەوەی گەروی هورمزدان بۆ ئەم قەیرانە کەم بکەنەوە، بۆچی ئەم هێرشەکەن کە لێکەوتەکەی هەڕەشەی ئێرانە لەسەر دامەزراوەکانی وزە لە کەنداو؟ من پێم وا بێت چەندین دەیەیە کە وڵاتان و ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ هاوبەشەکانی لە ناوچەکە چەندین ئامانجیان هەبووە و ئێستا لە چەند هەفتەی ڕابردوو بەهۆی جەنگەکەەوە نرخی نەوت لە تەواوی جیهان بەرز بووەتەوە و هەروەها دەنگدەرانی ئەمریکاش نیگەرانن لەوەی کە بەهۆی ئەم جەنگەوە نرخی وزە و نەوت بەرز بووەتەوە. ئێستا زیاتر لە ملیۆنێک هاوڵاتی دەبنە ئاوارە ئەگەر جەنگەکە زیاتر فراوان ببێت و ناوچەکانی دیکەش بگرێتەوە و ئێستا بەهۆی ئەو هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران و هەروەها بە هاوبەشی لەگەڵ ئەمریکا نیگرانیەکی زۆر دروست بۆ چونکە نرخی وزە نەوت بەرز بۆتەوە وەک ئاماژەم پێدا و هەروەها پرسی ئەمنیش دروست بووە و سەرۆک ترامپ هەمیشە سەرنجی لەسەر ئەوە بۆ ئەم دوو پرسە چارەسەر بکات. من پێم وا بێت ئەم جەنگە هەر بەردەوام دەبێت و برایان و خوشکانمان لە هەرێمی کوردستانیش دەبێت زۆر زیرەکانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەن چونکە قەیرانەکە ئەگەر فراوان ببێت کاریگەری لەسەر تەواوی ناوچەکە دەبێت و کاریگەری لەسەر هەموو خێزانێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت و ئەو کەسانشی کە ئێستا بوونەتە ئاوارە لەوانەیە بێنە هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان وەک هەمیشە دەرگای کراوە بوو بۆم ئاوارانە. باش من یەک دوو بابەت ئاماژە پێ یەکەم وەک ئێوە ئاماژەتان پێکرد وۆڵ ستریت ژۆرناڵ ئەڵێت
ترامپ ئاگاداری هێرشی سەر کێڵگەیەکی نەوتی ئێران بووە و هەروەها زیاتر ئەڵێت وۆڵ ستریت ژۆرناڵ ترامپ نایەوێت هێرشی زیاتر بکرێتە سەر پێگەکانی وزەی ئێران. ینی ئەمە قسەکەی بەڕێستان پشتڕاست دەکاتەوە کە ئاماژەت بۆ کرد بەڵێ ئەمریکا ئاگادار بووە، بەڵام لەگەڵەوەشە ترامپ نایەوێت ئەم هێرشانە بەردەوامیان هەبێت بەم شێوازە، ینی بۆ سەر ژێرخانی وزەی ئێرانی. ترامپ پێشتریش چەند جارێک ئاماژەی بۆ کرده بوو کە ئەتوانن بە ئاسانی دەستیان بگات بە ژمارەیەک ژێرخانی وزە، بەڵام نایانەوێت ئەم کارە بکەن، بەڵام وەک بینیمان ئەم کارە کرا. زۆر باشە. بەڕێز پۆلس، کێ زیانمەندی یەکەمە لەم شەڕەی کە لە ناوچەکە جا لەلایەنە شەڕکەرەکان؟ کێ زیانمەندی یەکەمە لە ناوچەکە لەم شەڕە؟ ئەکرێ بڵێن هەموو جیهان زیانمەندە؟ بەڵێ، من زۆر شارەزان نیم لە بواری سەربازیەکە بزانم کێ زەرمەندی سەرەکیە، بەڵام ئەوەی کە گرنگە و ئەوەی ڕوونە خەڵکی ئێران، گەلی ئێران کاریگەریەکی زۆریان لەسەر دروستبووە بەهۆی ئەم جەنگەوە و هەروەها خەڵکی ناوچەکەش بەگشتی بەهۆی ئەم جەنگەوە قەیرانیان بۆ دروست بووە و دەبێت ئیسرائیل و ئەمریکا و نەتەوەیەکگرتوەکانیش کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبێت وا بکەن کە هاوکاری مرۆیی زیاتر بکەن لە کاتێکدا کە جەنگەکەیان هەڵگیرساندووە بە دڵنیاییەوە قەیرانی مرۆیی دروست دەبێت لە پاڵ ئەمەدا شان بەشانی ئەم جەنگەی هەڵیان گرساندووە هاوکاری مرۆیی زیاتر بکەن بۆ خەڵکانی کە کاریگەر بوون، چونکە کەرتی تەندروستی زیانی بەرکەوتووە و سایکۆلۆژیا و دەرونی خەڵک ناسەقامگیرە و خەڵک نیگەرانن بەهۆی ئەو دۆخەوە دروست بووە دەترسن. زۆر باش. من ئەگەڕێمەوە لای بەڕێستان لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆ بەردەوامە بن، دواترە گەڕێمەوە لای ئێوە بەڕێز پۆلس. قسە لەسەر بژاردەی سەربازی کرا کە وتمان وتەبێژی کۆشتی سپی لە هەواڵەکان ئاماژەمە پێکە کەوتی بژاردەی سەربازی هێشتا لەسەر مێزەکەی ترامپە بۆ جەنگەکە. پێت وایە لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە هەڵکەوتەی جوگرافی ئێران بۆ هێرشی سەربازی چۆنە؟ خۆی لە ڕاستیدا ئەمە ئەگەرێکی کراوەیە، جارێ بە باس لە بابەتی هێرشی سەربازی بکەین بۆ ئەمریکا ڕەنگە خوێندنەوەیکی قوڵی کردبێت، دەزانێتن ئەمە ئەگەرێکی کراوەیە کە دەکرێت، ڕەنگە مەسەڵەن هاتنی ئەو هێزانەی کە لە دەریاوە لە پاسیفیک کە ئێستاش نەگەیشتوتە ئەو ناوچەیە لە هەفتەکانی داهاتوودا ڕەنگە بگەونە ناوچەکە بۆ مەبەستێکی لەم شێوەیە، بەڵام پێویستە سەرەتا جیۆپۆلۆتیکی ئێران شی بکەینەوە. لە ڕاستیدا ئێران وڵاتێکی بەرفراوانە، لە ڕووی سنوورەکەی جوغرافیای ئێران 1,650,000 کیلۆمەتر چوارگۆشەیە. سنووری ئاوی و وشکانی هەیە، سنووری وشکانی لەگەڵ 7 وڵاتی وەکو پاکستان و ئەفغانستان و تورکمانستان و ئازربایجان و ئەرمینیا و تورکیا و هەرێمی کوردستان و عێراقیشەیە. لە دەریاشەوە جگە لەوەی لەگەڵ رووسیا هەیەتی بە هەمان شێوە لە باشووری شێوە لەگەڵ وڵاتانی کەندا وەکو کوێت و باشووری عێراق و کوێت و بەحرین و ئیمارات و قەتەر و عومانیش هەیەتی. بۆیە ئێران ناوچەیەکی بەرفراوانە. ئەگەری ئەم جوغرافیا بەرفراوانەی ئێران لە ڕاستیدا لە کاتی ئێستادا هاوکار نابێتن بە 2500 سەرباز داگیر ناکرێت لەبەرەوەی خاکێکی یەکجار بەرفراوانە. ئەمریکا لە شوێ دەست پێ دەکات لە شوێ کۆتایی پێدێنێ، شوێنێکی دیاریکراو نییە بچێتن بۆی. بۆیە ڕەنگە بە دەیان هزار سەرباز ئەگەر بێنێتن اینجا سەرکەوتو دەبێت. هێنانی سەربازیش لەم کاتەدا هێنانی هەزاران سەرباز دیسان ئەمریکا بربەستی لەبەردەما، لەبەرەوەی لە عێراق ئێمە دەزانین گروپەکانی لایەنگری ئێران ڕێگە نادەن، ئەوان جنجیان لە دژی ئەمریکا ڕاگەیاندەوە بە هیچ شێوەیەک لە ناوخۆی عێراق ڕێگە نادەن هێزەکانی ئەمریکا داخلی ئێران بێت. لەلایەکی تریشەوە وڵاتی تورکیا بە هیچ شێوەیەک ئەویش ڕێگە ناداتووە لە 2003 ڕێگەی نەدا ئەمریکا کە هێرشی سەربازی بکاتە سەر ڕژێمی بەحس کە لە کاتێکدا کۆدەنجی جیهانی لەسەر بوو. وڵاتی ئازربایجان و ئەرمینیا بە هەمان شێوە ئەوانش نایانوێ خۆیان سمعی خۆیان لە داهاتوودا بخەنە ژێر مەترسیەوە کە وڵاتێک بوونە هاوکار بوونە بۆ ڕوخانی، چونکە ئەوان
لە بەرژەوەندی خۆیان دەترسێن لە داهاتوودا وڵاتێکن هاوسنوورن ئەمریکا دێت و دەگەڕێتەوە بەڵام ئەوان سنوورەکە هەتا دەمێنێتەوە لە پشتەوەش لای پشتەوەی ئێران کە ئەفغانستان و تورکمانستانە ئەو وڵاتانە بە پاکستانیشەوە هاوکار نابن چونکە ئێمە دەزانین ئەفغانستان هەر بە هیچ جۆرێک هاوکار نابێ ئەوەی پاکستانیش لە ناوخۆیدا ڕاستە لە ڕووی سیاسەتی دەرەوەی ڕەنگە نزیک بێتن لە ئەمریکا بەڵام لە ناوخۆیدا بڕێژەیەش یەکجار زۆر شیعی هەیە ئەمە هەر هەنگاوێکی لەم شێوە وەکو ئەمە خۆکوژیە کردەیەکی خۆکوژی دەبێتن لە ناوخۆیدا ئەوەی دەمێنێتەوە بەدەست ئەمریکا کەنداوە ڕێگەی ئاویەکەیە کە 2000 نزیکەی 440 کیلۆمەترە درێژیەکەی بۆیە کەنداو لە کاتی ئێستادا پێم وایە ئەو هێرشانەی کە لەو ڕۆژانەی داهاتوو و ئێستاش کە زۆر چڕی کردوێتەوە بەسەر ئێران و لێدان لە ژێرخانە سەربازیەکان بە شێوەیەکی یەکجار چڕ لە ناوچەکانی باشوور و هاتنی هەڵکشانی بەرەو ناوەڕاستی ئێرانیش تەنانەت لە ناوەڕاستی تارانیش ئەمە بۆ ئەوەیە ئەمن بە خوێندنەوەی خۆم ئەمریکا چەند مەبەستێکی هەیە کردنەوەی ڕێگای بازرگانی دەریاوانیە بۆ ئەوەی دابەزاندنی هێزەکانی بێتن لە ماوەی داهاتوودا هێزەکانی خۆی بە بڕوای من وایە دێتن هێزەکانی خۆی لە ناوچەی گەروی هورمزدا دەبەزێنێتن بە تایبەتی لە دوورگەی کیش و بەندەر عەباس کە دوو ناوچەی یەکجار ستراتیژی گرنگن دەکەونە سەر گەروی هورمز و لە هەمان کاتیشدا دەستگرتنە بەسەر دوورگەی خارک کە لە 1995 هەناردەی نەوتی ئێران لەوێەوە دەکرێتن دوورگەیەکی ئابووری ستراتیژیە بۆ وڵاتی ئێران وەکو شادەماری ئابووری ئێران هەژمار دەکرێتن بۆیە دەستگرتن بەسەر ئەمانە ڕەنگە بۆ ئەو مەبەستە بێتن ئەو ئەگەرە کراوەکە هەر ئەوەندەیە لەوە زیاتر ئەمریکا سەرکەوتوو نابێتن مەگەر ئەوە لە کۆتاییدا بگاتە خاڵێک کە بە تەواوی ئەو ڕژێمە لە ناو بەرێت و ئەوەی کە هێزەکانی خۆی دابەزێنێتەوە لە ناو خۆی ئێرانیش گروپی چەکداری دروست بن و بە هێزەکانی ئەمریکا بچنە ناوەوەی ئێران لە ڕێگای گروپە چەکدارەکانی نەتەوە جیاوازەکان پشتیوانیان بکات لە پاکسازی ناوەخۆدا کە ئەمەش لە کاتی ئێستادا وابزانم بۆیان بەدینە هاتووە بۆیە هەر ئەوەیە کە ئەو دوو خاڵە استراتیژیە ئەمریکا ڕەنگە مەبەستی ئەوە بێتن فشاری ئابووری جیهانی کەم بکاتەوە لە ڕێگای کردنەوەی گەروی هورمز ئەویش بە دابەزاندنی هێزەکانی لەوێ چونکە تاکو ئێستا لە ڕێگای لێدان و گورزی سەربازی ئاسمانیەوە سەرکەوتو نەبووە ڕەنگە دابەزاندنی بۆ ئەو مەبەستە بەڵام ئەوەش ئێران بێدەنگ دەبێتن ئەوەش لە داهاتوودا دەتوانین زیاتر هەڵوەستەی لەسەر بکەین چونکە تاکو ئێستا ئێران توانای وەڵامدانەوەی هەیە و بە توندی و بە چڕیش وەڵامی هەموو وڵاتان دەداتەوە ئیسرائیل لە وڵاتانی کەنداوە لێیان دەداتن هەرێمی کوردستانیش بە دەرنیە خۆمان دەزانین هەرێمە لە ناو ستۆدیۆ ڕۆژانە و شەوانە گوێمان لە دەنگای ئەو درۆنانە دەبێت کە ئاراستی هەرێمی کوردستان دەکرێت. زۆر باشە ئەگەڕێمەوە لای میوانەکەم لە واشنگتن بەڕێز دانیال پۆلس بەڕێز پۆلس یعنی ئێوە بینن کە لێکەوتەکانی ئەم جەنگە ژمارەیەک وڵاتی دراوسەی ئێرانی گرتووەتەوە لە کەنداوە هەتا ئاگاتە عێراق و لێکەوتەکان ئەبێ قسە لەسەرەوە بکەین کە ئایا دوای ئەم جەنگە ئێران لە ڕووی دیبلۆماسی و سیاسی و ئابووریەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم وڵاتانەیە کات کە ئێستا کردوونیەتی ئامانج؟ پێم وابێت ئەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکەین ئاستی خۆ بەدەستەوەدانی ئەو وڵاتانەیە کە بەشدارن لە جەنگەکەوە ئاستی پابەندیانە بە جەنگەکەەوە با بڵێن ئەمریکا ئێستا بەردەوامە لە هێرشەکان و لە ڕووی ئابووریشەوە کاریگەری لەسەر ئەمریکا و تەواوی جیهانیش هەبووە و خەڵکی ئەمریکا نایانەوێت بەم شێوەیە جەنگ درێژە بکێشێت چونکە نرخی گاز نرخی نەود بەرز بووەتەوە و نرخی سوتەمەنی بەرز بووەتەوە ئەمە ئەو هەستە فراوانەیە کە لە تەواوی ئەمریکا هەیە چونکە وەکوتم نرخی بنزین بەرز بووەتەوە نرخی گاز بەرز بووەتەوە و وای کردووە کە گەلی ئەمریکا بە ئەستەم بتوانن بەم شێوەیە بەردەوام بن و ژیانی خۆیان بە شێوەی ئاسایی نەماوە و ئەگە جەنگەکەش بەردەوام بێت بە دڵنیاییەوە زیاتر و زیاتر نرخەکەی بەرز دەبێتەوە و ئێستا ئێران زۆر باشن لە ئیدارەدانی ئەم یاریە دەیانەوێت زیانەکان لەسەر تەواوی جیهان زیاتر بکەن دەیانەوێت
بەرەیەک بکەنەوە لەسەر ئاستی جیهان کە دژی ئەم جەنگەی ئەمریکا بێت چونکە لە تەواوی جیهان خەڵک نیگەرانە بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و هێرش دەکاتە سەر وڵاتانی کەندا و دەیەوێت زیانەکان زیاتر بکات. ئێمە پێشتر ئەم جەنگانەمان بینیوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەم شێوەیە جەنگکردن سەرکەوتنی بەدواوە نایێت و دەبێت تۆ نیگەرانیەکان لە بەرچاو بگریت، دەبێت لێکەوتەکان لە بەرچاو بگریت. کاتێک کە تۆ جەنگێک هەڵدەگیرسێنی دەبێت تەواوی لێکەوتەکانی لێک بدەیتەوە. ئەمە نیگەرانیە سەرەکیەکەیە لەسەر ئاستی جیهان کاتێک کە ئێمە سەرنج دەخینە سەر لێکەوتەکان لەسەر وڵاتانی ناوچەکە، لەسەر کۆمەڵگەی ناوچەکە. لێکەوتەکانی خراپن چونکە نرخ بەرز بۆتەوە، نرخی سوتەمەنی لەگەڵ ئەوەشدا لەوانەیە خەڵک سنوورەکان تێپەڕ بکەن ببنە ئاوارە و پەنابەر. ئەمەش قەیرانێکی دیکەی مرۆیی دروست دەکات و قەیرانێکی کۆمەڵایەتی دروست دەکات. دەبێت هەمووان سەرنجیان لەسەر پێویستیەکانی نەتەوەکان بێت و زیانەکان کەم بکەنەوە. زۆر باش. وڵاتانی ئەوروپا زۆر لە لێکەوتەکانی ئەم جەنگەیە ترسن، بە تایبەتی ئەو لێکەوتە ئابوووریانەی کە ئێوە ئاماژەتان پێکرد لە کاتێکە ئەوان زەختی لێکەوتەی جەنگی رووسیا ئۆکرانیاشیان لەسرە. پێوانییە هەر ئەمەش بوو وای کرد کە نێنە پاڵ ئەو بەرەیەی کە ترامپ بۆکردنەوەی گەروی هورمز داوایەکات. من پێم وابێت کاتێک کە قسە لەسەر لایەنە کۆمەڵایەتەکەی ئەم جەنگە دەکەین، هاوپەیمانە ئەوروپیەکان وڵاتانی ئەوروپا زۆر نیگەرانن چونکە تۆ ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان دۆستی وڵاتانی ئەوروپایە و ساڵانێکی زۆرە هەموو وڵاتانی ئەوروپا و زۆربەی وڵاتانی ئەوروپا هەمانگیان لەگەڵ هەرێمی کوردستان هەبووە و ئەو قەیرانە مرۆیانشی کە دروست دەبن بەدڵنیایەوە کاریگەری لەسەر ئەوروپا دەبێت، کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت. تو دەبێت سیاسەتێکدا بڕێژیت بۆ ئیدارەدانی ئەم قەیرانانە. کاتێک کە ئەمریکا و ئیسرائیل جەنگیان دژی ئێران هەڵگیرساندووە، ئەمە جەنگی ئەم دوو وڵاتەیە، ئەم سێ وڵاتەیە، پەیوەندی بە ئەوروپاوە نییە، هەر بۆی ئەوروپاش نایەتە ناو جەنگەکەوە. هەوڵ دەدەن سیاسەت و بیرکردنەوەی سەرۆک ترامپ بگۆڕن سەبارەت بەم جەنگە و سەرۆک ترامپ سەرڕای ئەوەی کە داوای کردووە وڵاتانی ئەوروپا هێز بنێرن بۆ هاوکاریکردنی، بەڵام ئەمان ڕەتیان کردووەتەوە چونکە دەیانەوێت سەرنجی سەرۆک ترامپ بگۆڕن، دەیانەوێت کاریگەریەکانی ئەم جەنگە، لێکەوتەکانی ئەم جەنگە کەم بکەنەوە چونکە هەمومان دەزانین کە ئەم جەنگە تەنیا 3 هەفتەیە بەردەوامە، نزیکەی 3 هەفتەیە بەردەوامە کە نرخی نەوت بەرز بۆتەوە. ئەگەر زیاتر بەردەوام بێت بەدڵنیاییەوە قەیرانی مرۆیی، قەیرانی پەنابەر دەست پێ دەکات. بەدڵنیاییەوە وڵاتانی ئەوروپاش کاریگەر دەبن. من پێم وابێت هەرێمی کوردستانیش کاریگەریەکەی لەسەر دەبێت، نرخی پێداویستیەکان، نرخی شتومەک و گاز و سوتەمەنی و نەوت لە هەرێمی کوردستانیش بەرز دەبێتەوە. ئەمە قورسە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەم نرخە بەرزانە بکەن و نابێت وڵاتان ئەم لێکەوتانە لە بەرچاو نەگرن. زۆر باشە. بەڕێز دانیال پۆڵس سەرۆکی بەڕێوەبەری ئاژانسی پاس LLC کە ئاژانسێکی ڕاوێژکاریە لە بواری مرۆیی و استراتیژی و سیاسەتی گشتی لە واشنگتنەوە لەگەڵ مابووی. سپاس بۆ بەڕێستان.